وەکو بیستمەکەەوە زۆرە خوێندنەوە زۆرتان حەز لە خوێندنەوەیە چیە خوێندنەوە بختانیان پێکردووە بە زۆری چی دەخوێندنەوە وەڵام مادەکە تاریخی بێ فکری بێ سەقافی بێ عام بێ ئەوشتانە هەرچی بە چەنگم کەوێ هەرچی بە چەنگم کەوێ ئەدەب بێ ڕیوایات کە من بۆیش دەڵم ئەدەب بێت چونکە من لە سزن عەرەبیەکەم بڕێک ها یعنی لە ڕێی قێرە نووسی خوێندنەوەی ئەدەب ڕیوایات و قسەس و فڵان و حەدیث الأربعین تا حوسێن و على هامش السر تا حوسێن لە بابەتانە ینی ئەیام خەلیل جوبران خەلیل بەڵێ ئەوە یعنی زمانی ئەدەبی تەشویقی کردم زمانێکی دەوڵەمەندە و وەیە بەس ئێستاش هەشتەی بەڕێک بە چەند کەوێ خوێنمەوە لەما لە دیوی ئەو لا شەروە لە هەولێرە شەروە چەند ساڵ مامەسا لە سجناماوەتەوە لە زیندان من دەی ڕەبق تقریبن ڕێگە مانجی چ کەم بێ 20 ڕۆژێک مانجێک لە مانجی لا مانجی دەی 48 تاوەکو مانجی نۆی تاکو مانجی نۆی 58 دەچ لاوابتە لام وایەوە بە بۆنەی شۆڕشەوە دوای ئێستا تەواو نەکردبوو 5 ساڵم ماوە بەڵێ ئەو ماوەیە لە چ زیندانێکا بوون لە کود بوویمە دووزار لە نوگرت سەلمان بوویمە جارێک لە بەغدا بوویمە دوو جاریش لە باقوبە بوویمە مەسەلەی ژیانی زیندان لە ئەشکەنجەوە تا دوایی بەڵێ چونکە ئەو ساش تەنەقولات دەبوو ئیزراب دەکرد نەقڵ دەکرێن لەولایە بۆ ئەولایە لەولایە بۆ ئەولایە لە نوگرە بۆ کود لە کود بازدان داهەنجێڕاینەوە بۆ نوگرە هەلەو بابەتانەوە بەڵێ ئەو وەختەش هەر لە پای حیزبی شوێعیە ئەندامەتی لە حیزبی شوێعیە بەڵێ بەڵێ مامۆستا یەک شتێک ڕەنگ بێ من خۆشحاڵم ئەگەر تۆ وەڵامم بیتەوە دەربارەی کە من بمێ حەز بکەم بزانم دەربارەی عیشق تەڵەن ئێوە عیشق بەڵێ یعنی خۆشەویستی بەڵێ بە خۆشەویستی ژنتان هێناوە باش بووە لەگەڵ کافیە خانە بەڵێ لە کێیا ئیزدیواجتان کردووە چ ساڵی لە حوزێرانی 6 حوزەیرانی 6 چ ڕۆژێک نۆی حوزێرانی 6 ئەو مێژووت باش لە بیرماوە مامۆسا وەکو جوابم دایەوە بەڵێ لەبەرەوە من ئێستا پێم گەیشت کە عشقەکە عشقێکی ڕاستەقی نەبووە چەند ناڵتان هەیە مامۆسا سێ دوو کچ کوڕێک بەڵێ کچە گەورەکەم ناوی من ئەمە ناوی سیاسیم لێ نەناوە کچە گەورەکەم ناوی فێنکە کچەکەتم ناوی شیرینە کوڕەکەشم ناوی ئارازە ئەوانن یانی کچکەترینیان کوڕەکەمە پێش ئەوەی لەگە کافیە خان هەبن بە هاوسەر بەڵێ کەسێک هەبووە لە ژیانی ئەوەیە خۆشتان بوێ وەڵڵاهی یعنی مەشارێعی ترم هەبوو بەڵێ بوو مەشارێعی تر بەس لەبەر ئەسبابی معەیەن چۆنە مامۆستا دنیای سیاسەت و ئەڤینداری وەڵڵاهی من لێتی ناشێرمەوە سیاسی جارجارە بە عەقڵ ئەوێ دڵداری بکە وا بزانم زۆر تام و چێژێ ئەڕوا کە بە مێشک بیر لەوە بکەیتەوە تۆ دەبێ ئەوەت خۆش بێ وێت خۆش بوێ بەم شکڵە یعنی بە سنتیمەترات و بە ئالاتی تر قیاسی بکەی ئەوە بەرگە دەگرێ بۆ سیاسەت یان نا لە حاڵەتی اختیفا چۆن دەبێ یان نا ئیتر لەو بابەتانە طبعا ممکنە ئینسانێکی سیاسی ناتوانانی بیر لەوە نەکاتەوە چونکە پێشی هەموو شتێک ئەو فکرەیە لەسەرەتی ئەوی خۆشویستووە طبعا تەسخێش معنای نییە ئەگەر تۆ بە شتێکی تافێ تەسێ بدەیت دەبێت تەسیەگەت ئەوە تەسەیە کە بە شتێکی زۆر بەرزیانی تەسێ بدەیت ئەوسا بە تەسێ دەژمێنرێ یا بۆیە جارجارە هەیە ئینسان کە بزانی مەسەلەن مچنیەکێک حتا مەشاعرت لەگەڵی باش بێ بەڵام بزانی ئەمە بۆ حیاتی حیزبایەتی بۆ حیاتی ئەوەش تۆ ساڵەهای ساڵ لە سزن بۆ مستیعادە قبول بکە پاشدانی وەڵا کاریشی ئەوتۆ بکەی بێتە تەگەرە هەندێک برادەرانیشمان لە تەطبیقی عملیە لە سیاست لە ئێمەش لای خەڵکی تریشە ڕەنگە ژن توانیوێتی تا ڕادێک تاسیری لێ بکە کە لەگەڵ کافیە خانە ئاشنا بوون هەر خۆشەویستی ڕۆڵی بینیان نزیک بوونی فکریش وڵا خۆی حیزبی بوو تەبات خۆی حیزبی بوو تەفاهممان کردو
ئاوا لە ژیانی ژن و مێردایەتی و ژیانی خێزانداریە ئەو فترەی کە بەیەکەوە بوو بێتن تەفاهم و گونجان لە ماڵە دوور لە سیاسەت وەکو ژن و مێردێک واللهی بە تەقدیری خۆم نازانمەویشە جێ لێمە لە قسەکانم بە تەقدیری خۆم ئێمە هیچ مشکلێکی ئەساسیمان نەبوو طبعاً بۆیش دەڵێم ئەساسی چونکە دوو خوشک و دوو براو ژن و مێرد و فلان و کەمیا زۆر قسەی ناشیرن لە دەمی هیچمان بەرامبەر بەویتە نهاتوتە دەرە حتا لە حاڵەتی ئەگە پیا عەسەبیش بێ یان ناڕەحەت بێ فلان بێ شتیوا ڕووی نەداوە ئەتیادی زۆر بە شکڵشی ئەتیادی ژیاوین بەس ئەوەی کە ئەتیادی نەبوو ئەمە حیاتیش تەبیعی نەژیای حیاتیش تەبیعی نەژیان ئێمە لێت ناشێرمەوە ئەوە لە کافیم بیستۆ دانیشتۆ ژێی لێمە لام وایە شیرنمان بوو یان ئاراس دەڵێ بۆیە کەیفم پێ هات خەڵک زانی من مێردم هەیە چونکە دی کوڕەکە لە چێ بوو دەبێ مێردی هەبێت تا کوڕی ببێەوە نییە دەر ئەوە معنای چییە بۆ فترێکی زۆر ئەو معلیمەیە لە مەکتەب لایەن وایە تاستە ناو مەسایلان لایەن وایە داخوا ڕەنگەمە ئینفیسالمان کردبێ کە من ناناسن تەوان یعنی مێردی یان تەلاق درابێ یان بزانە شتێکی تر ئیلی ئاخری خۆیش ناچی کۆشەش و خەبات بکە بۆی تیام گەنێن خێر ناوەڵڵەوە تە لە فلان کە شوێنەوە ئەوەتە دەیبینمەوەتەوە ئەوەتە لا علاقاتمان زۆر زۆر تەبیعی بووە و بڵێم ئەو نەقسەی هەبوو کە فعلەن لێک دوورین ینی حتا مناڵەکانمان ئێمە چەند ساڵ لێمان دوور کەوتنەوە دوو کچم هەبوو ئێستا خەڵکەکە لێرە مەشاکلی هەیە کە کچی هەیە وەڵام کچەکانمان بەرەڵا کرد هاتنە ئەڵمانیا بخوێنن و هاتن بخوێن و هەندووچیان گەنج بوون و یانی لە ئاخری باش دانیش هەردووچیان مێردیان کرد و گلەیمان لێیان نییە و حیاتیش تەبیعی نەژیای مثلەن ئەو هاوینە لە ئابە هاتنە لامان چونکە من نەمدەتوانی بچمە لایە هەر سێشیان هاتن لامان تقریبا سێ چوار ڕۆژ هەر پێنجمان وێکڕابووین پاشدانێ ئەو کچەکان هەردووچیان گەڕانەوە کوڕەکە مایەوە تقریبا نزیکەی مانگێک لای ئێمە مایەوە گوتم بەس دیدە نەیوە لەو فترەی ژیانی خێزانداریە هەمووی بەسەرێکەوە چەند ئاوها بەیەکەوە بوونەوەکو خێزانێک چەند ساڵ چەند مانگ چەند ڕۆژ والله حالەتێک لە حاڵاتی ئینتیزامی وێکڕابوون ئەو فترەیە جەب هەبوو لە بەغدا چونکە من لە بەغدا بووم لە سلێمانی لە سلێمانی معلیمە خۆی نەقلی سلێمانی کرد کە مەفروض ئەوەیە کە بستە سلێمانی وەزع بامینێ هەر یەکتر نەبینین تقریبا إلا اللهم زیارەتە کوشتێک لە فترەی علاقاتی جەبهەوی 5 ساڵ و 4.5 و 5 شتێکی لەو بابەتە بوو یانی ئەو فترەیە بوو نەختێکەمە وێکڕابووین یعنی ماڵمان ناسراوە ئەمن پێی دەزانی پاشی منیشە لەو ماڵەمانەوە ئەمن زیارەتی دەکردن هەوڵیان دەدا یانی وها لەگەڵیان مجامیل بن و احتیاجیتان بە چه هەیە و فلان هەیە و إلى آخره ئەو 5 ساڵەوی تر هەمووی لیقاعات بووە فترەی لە مۆسکۆ بوون من بە سەفەر دەهاتم دەگەڕامەوە ئەوە لێرەش من هەر لەو نێزیکانەشە من 1 ساڵ و نیوی ڕەبەق لە کوردستان بوو ئەوە 5مین مانگە لێرەم لەم ڕۆژانە دەڕۆ مامۆستا پیاوی سیاسی دیارە لە تەجروبەی شەخسی ئێوەوە دەتوانێت دیارە تۆ ئاماژە بۆ کرد بەڵام من ئەمەوێت زیاتر وردی کەمەوە بە خەیاڵ یان یاخود لە هەنێ لە بارەکانە ڕۆمانتیک بێ لەگەڵ ژنێکا دانیشێ شیعری بۆ بڵێ یاخود دڵداری لەگەڵا بکە بە زمانێکی دیبلۆماسی قسەی لەگەڵانە خۆزیە شاعر بامایە والله من بەش بە حاڵی خۆمە لەو بابەتەوە خۆم دادەنێم ینی بەس حزب خۆی حزب ئەو فترەی کێمە لی بووینێتە حیزبی حزب تەوێ و نەتەوێ قالبێک بۆ ئینسان دادەنێ قالبێک دادەنێ تر پاشدانێ زەحمەتە تۆ لە ناو قالبە بچێ دەرێ ڕەنگە هەوڵ بدەی نەختی قالبەکە گەورەترکەی بەڵام لە ناوی بچێ دەرێ زەحمەتە زۆر زەحمەتە لە ناوی بچێ دەرێ ئەوە واناوە تا عەرزم کردی مەسەلەنە من دایکێکم هەیە هەبێ بچ ماڵی مەتبەعە خەیاڵمان نایە بڵێم نا چۆن دەبێ بڵێم نا ئەمری حیزبە
و ئەو ساشەمە دەمانگو و تەنزیمێکی عسکەریە شوبه عسکەری ئێستا بچینە لەوە ئیعادەی نەزەر دەکەین دەڵێن ناوەڵ عسکەرینی ئەڵێن ڕێیم وایە و ڕێیت وایە و فلان وایە من بەش بە حاڵی خۆمە گەلە جار هەیە بە خەیاڵما ئاهات کە پیاو ئەکرێ زارجارە یان بەشڵێکی عام هەموو حەقایق نەڵێ هەموو حەقایق نەڵێ بەڵام غەیری حەقیقەتیش نەڵێ واضح علامەوە نییە هەموو حەقایق نەڵێ بەڵام غەیری حەقیقەتیش نەڵێ سەم بچانەوە دەمە هەموو حەقیقەت بڵێ هەرچی بە خەیاڵیادا هەیە بڵێ لە حیزبە لە هەیئات قیادیە فلانە بەڵام بشزانی سنوور دارە ئەمە بشزانی ئەمە لە پێناوی ئەو حەقیقەتە ئەو سەراحەتە نەیگەینتە بچڕان ڕێی خۆی دیفاعی لێ بکە قەیدی نییە و باشترین ڕێی مەقبولترین ڕێی نزیکترین ڕێی لە قاعدەی حیزبی لە حەقیقەت ئەو ڕێیە کە لە نتیجەی سراعی ئارا و ئەفکار و ئیجتیهادات دێتە بەرە ئەمن جەنابەت مەسەلەن دێ ڕێیەک تەقدیم دەکەی ڕەنگە من هەم لە خەیاڵ نەبێ چێ دەڵێ کە تۆ تەقدیمی دەکەی من تەبەنی ناکەم یان من لە هەیئەتێکدا دەنیشم ڕێیەکم هەیە نایڵێم چێ دەڵێ ئەگەر بیڵێم دە کەس ئینحیاز ناکە بۆ ڕێیەکەی من تەبەنی ناکە بۆیە دەبێ ئینسان بیڵێ بەڵام لە عینی وەختیشا حەقیقەتێک بزانێ هامیشێک بێتەوە بۆ مقابل هامیشێکی حەقیقی بێتەوە بۆ مقابل کە ڕەنگە حەقیقەت لا هەموو لای ئەو نەبێ لای مقابلیشە ئەوە جارجارە ئێمە کە حەقیقەت حەسر دەکەین بە خۆمان غەڵەتێکی گەورە دەکەین مامۆستا قەت بەشداری شەڕتان کردووە ڕاستە و خۆ لە شەڕێکی چەکداریە من بەڵێ نەخیر بەڵێ حەز لە خواردنەوە هەیە وەڵڵاهی حەزم لێی بوو ئێستاش حەزم لێیەتی بەس ئێستا تاقەتی خواردنەوەم کەمە جارجارە بچینە فرێد و فڕ بخۆمەوە پێچێ بخۆمەوە بچینەوە بەس کە نەخۆمەوە ساڵ 2 ساڵ 3 ساڵ بیری لێ ناکەم تەنیا قەتم نەخواردنەوە قەتیش ناخۆمەوە بە تەنیا جگەرە لە سجن تەرکم کرد لە ئابی 1957 لەو ساوەن زۆر سوودمەند بوو خصوصا لەو کاتەی کە من لە کوردستانە ئەڕۆیشتم و هەوراز و نوشێ و هەورە پێشمە ینی پیادەیەکی گەلک چاک بوو بە زمانی خۆم نەڵێم خواردن حەز لە لا لە تاین خواردن هەرچی بێدەی خۆم خواردنێکی تایبەتی نییە حەزی لێ بۆ خۆتان نەزانم خواردن دروست بکەن بەخوا ئارێ وەڵا بەشی خۆم دەتوان دروست بکەم بەشی خۆم بەشی میوان مەسەڵەن من ئەگەر میوانە بم نازانی خواردن ئەگەر بەو خواردنی من ڕازی بی خواردنی من ڕازی بی جیا لەو شتانە شتێک هەیە لە مەسەڵەن ڕێ پێوان تۆ زۆر حەزەکەی ڕێ بکەی شتێکی تر هەیە حەزی لێ بکەی زۆر سواری مەلە وەڵڵاهی خۆی مەلەوان نیم بە گەورەیش ئینسان زەحمەتە بێتە مەلەوان تامان زۆر جار لەسەر بەحر ئەوانە بوویمە هەوڵم داوە نەختێ لەسەر ئاو بمێنێمەوە بەس مەلەوان نیم جاری باشە مانجێک تقریبا لە شوێنێک بوویمە هەر چوومەتە ناو ئاو مەلەوانیم نەکردووە یان جارێ دووزار چوومەتە ناو ئاو ئەوە لە ناحی مەلەوانی نە لەبەر ئەوەی من حەزی لێ نەکەم نەخێر حەزی لێ یەکەم چونکە مەلەوانی خۆی لە حەقدا ڕێزێکی گەلک چاکە ڕێزێکی گەلک چاکە بەنسبەت ئەوی تر چ بوو ئەسب سواری بکەنجینێ سوار بووینە جارە وڵاغمان بەکاردێنە لە ناو پێشمەرگان ئەویش لە فترەی پێشمەرگایەتی غاڵبەن من سوار نەدەبوو شوڕ شاڵاتی خۆم بە خۆم هەڵدەگرت و سواریش نەدەبووم و باریشم گەران نەدەبوو ینی لە حەقی دەردەهاتم ینی باشدار چاش 10 ساعت ڕۆیشتوم 8 ساعت ڕۆیشتوم 7 ساعت ڕۆیشتوم لەسەر یەک ڕۆژ لە دوای ڕۆژ هەفتەیەک 10 ڕۆژ ڕۆیشتنمان کردووە ینی لەو بابەتە باش خراپ نەبوو بەڵێ مامۆستا چی هەیە لە ژیانی سیاسیەوە یادگاریە کە قەت لە بیرە نەچێتەوە ئەوەندە خۆش بێ بەلاتەوە وەڵڵاهی ئەوە دەزانی چیە ئەوە خۆی لە حەقەتدا شتێکی نسبیە ممکنە لەوە دەست پێ بکە ڕۆژە لە ڕۆژان لە سەرەتای عەمەلتا نەشاتتا بەیانی بڵاو بکەیتەوە بێیتەوە لاتوایە چەند قەلعەت فەتح کردووە ئەوی بەیانێکت بڵاو کردوتەوە چەند شتێک بەیانت لەو شوێنانە بڵاو کردوتەوە ئەمە ممکنە خۆی لە حەقەتدا هەندێک شتێکی خۆشە مەسەلەن ممکنە منە بەنسبەت هێمانان لە سنجین بووینە کە خەبەری شۆڕش هات طبعا خۆی دوولایەن خۆش بوو کە بیسمان
مجموعەیەک عناصری تەقدمی و کە بیسمان حیزبمان پێیزانی وە و 2 ڕۆژ 3 ڕۆژ پێش وەقت پێیزانی و بەیانێکی بۆ مناسبەتە دەرکردووە کە دیارە ئێمەمانان ئاگادارین و على لەقلەوە تر بەریش دەبین و تحریر دەکەین بە حەزاتی خۆی شتێکی خۆش بە سەرەتا دەرگان لێ ناکردینەوە سەرجانەکان پیاوێکی خراپمان لەسەر بوو مدیر سجن زینە العابدین بەڵام پاش دەنێک کە خلاص کۆتایی هات لەوە دەرچوو کە نەختێک محاولە بێ و هیچ نەخێر وەڵا هاتن و دەرگان لێکردینەوە هاتوونە دەرێ و ڕۆژمان دەژمارد کەنجینێ دەچینە دەرێ قەزیە بە قەزیە عادەی نەزەرەکرا هاتینە دەرێ ئەو تەوان شتەشی زۆر زۆر خۆش بوو شتی خۆشی ئاوا بووە زۆر شتی خۆشی ئاوا بووە ئەی شتێک کە ناخۆش بێ یاخود بڕیارێک دیارە هەموو ئینسانێک یان زۆر بە ئینسانەکانەکەونە هەڵەوە چ لە کاری سیاسیا چ لە بوارەکانی ترە بڕیارێک کە ئێوە دابێتان و لی پەشیمان بی یاخود شتێک کە ئێوە کرد بێتان و ئێستا بریا خۆزگە بخوازی کە نەتان کردایە وڵا شتێکمان باس کرد ئێمە لە حەقتدا ممچینەوە یەک لەوانە بێت چونکە من قۆم لە موافقین بوو کامیان هینی جەبهە ئەگە حیزبی باسە بەڵێ خۆم لە موافقین بووم لێشتی دێشت نهێنی نەبێ ڕەنگە موافقەی من کەمیا زۆر تاسیری لەسەر موافقەی دیتیش کرد بێ ڕەنگ بۆ من موافق نەبم نەڕۆیش بە طبعا ممچینە سیاست کاک سیروان یەک جار ممارسە دەکرێ ممچینە ئەو ساش دەبوو حاڵەتێک کە ئێستا ئینسان ناتوانانی تەقدیری بکە سیاست وەکو شەترەنج نییە پیا و چەند بەدەقێک ئەوە بکە تحریک بکە مەلیکی پێنە کوژێ پاردانی بڵێ دەباشە بەلایەکی ترەوە بڕۆین سیاست یەک جار ممارسە دەکرێ ئەگەر سەر نەکەوتی تەنها خیبرەکەت بۆ دەمێنێتەوە تەجروبەکەت بۆ دەمێنێتەوە گە سەریش کەوتیەوە سەرکەوتی ئەگەر سەر نەکەوتی تەنها دەرسێکە ئەبێ ئینسان باش بیری لێ بکاتەوە باش هەڵی سنجێنی سوودی لێ وەرگری سیاست ئاوا یەک جار ممارسە دەکرێ معرکەکە یەک جار ممارسە دەکرێ ئەمە ئەو مەسەلەی ئەو بابەتە بوو تەبان شتی لە حەزمێکی گەلک گەورەم بە بێر نایە بەڵام موچینە لە حەزمی بچووک زۆر تشتە بێ ئینسان ئەگەر دووبارە بێتەوە سەر بیدایات و فڵان وانە ڕەنگە چشت هەبن پیا و گۆرانکاری تیا بکە چشتی زۆری شەبن مەسەلەن بە تەقدیری خۆم دەڵێم من ئیمکانیت هەبوو نازم لە بەرهەندە سفاتی شخصی بیانە ئیمکانیت هەبوو تەئهیلم باشتر بێ زانی تەئهیل سێونیە تۆ لە خۆمانی کاکە تەئهیلم باشتر بێ خۆم زیاتر ماندوو بکەم بە خوێندنەوە بە چشت فێربوون بە زمان چونکە دوو مەرحەلەم بڕی من حتا لە زمان خوێندنی زمانی ئینگلیزی هەردووشیشی بە ڕەغبەتی خۆم وازم لێ نەهێنا تقریبا دەورێک بینڕا بە ئەوی وازی لێ بێنم جێنە ئێستا دەمتوانی من سەرم ئینگلیزی بخوێنمەوە باش دەورم بدەوە ئیسفادێکی باشی لێ بکەم ئەو شتانە هەندێک شتانە ئێستا ڕۆیشت و با ئێوە نەماوە کە ئینسان نادیمیش بی هیچ بعدان فاتەلەوە مامۆستا بە چەند زمانە خوێندنەوە یاخود بتوانم قسە بە یەک زمان و دوو زمان کوردی و عەرەبی ڕووسی ناخوێنمەوە ڕووسی ناخوێنمەوە ڕووسی قسمە سیاسەکەی تێ دەگەم بگەر بخوێنمەوە بەڵام من ئێستا بە کوردی و بە عەرەبی دەخوێنمەوە مامۆستا کە ژنتان هێنا من ژنم هێنا چێ ژنی هێناوە کە ژنت هێنا هەستی دایکت چی بوو دوای ئەو ژیانە ئاوارێ و زیندانی تۆ و کارکردنی وەڵا دایکم نیگەرام کە ژنت هێنا نیگەران بوو یعنی ممکنە کافێ دەورێکی باش یاری کرد لە حەقتدا لە ڕوویان نەڵێم ئەو دەورە یاری کرد تەبان تەعاون لە بینی هەردووکمانە کە قەزێکە بە دەرەجەی ئەساسی قەزەی هەردووکمان بوو کە من ڕازی بم لێی مشکلێکی گەورە نیە ئەگەر داکەم دوو سێ قسانیش بکە مشکلێکی گەورە نیە مشکلێ بەس مشکلێکی گەورە نیە فترەی یەکەم نەختێک شعورێکی وایە بوو کەشتێکی لێسان ڕابێ شتەشی لێ غەسب کرابێ بەس پاش دانی خوسن کە مناڵمان بوو فڵان بوو ئەو سلێ نەما کافێش احتیمامی پێدا و هەر لە ئەوەلی شاری احتیمامی پێدەدا بەس نیگەران بوو دیارە ئیسزامە منسەجمە لەگەڵ ئەو شتێک کە دەگوتری عادەتەن
دایکی خەسوو یعنی نەختێک تووشی ئەو مەسایلانە بێ دایکم ئەو تووشی وهات چونکە دایکم کەسی نەبوو دایکم غەیری من نەبێ کەسی تری نەبوو لە غەریباتیش من لە بەغدا مردبوو لە بەغدا دەفنمان کردو ئەیش ئازارێکی دیبی لە پێناوی من دیوێتی لەبەر هیچی تر نەبوو هەر لەبەرە من مێردی بەجێش لەبەرە من بەجێش لەبەر هیچی تر نەبوو کە دایکێ مرد تۆ لە بەغدا بووی بەڵێ لەوێ بووی بە دیارەوە بووی کە مرد بەڵێ بە نەخۆشی مرد بەڵێ بەڵێ وەڵاهی عمریشی باش بوو عمریشی باش ژیانام وایە بەڵام بەو دوایە نازەم چەندی پێچوو وەکو تووشینەوە جەڵتەیەکی دەماغی هات کافیە و خوشتی کافیە لەسەری دانیشتبووم بە ئێستمرار تاویش ئیجازەی وەرگرت بەڵام هەندێک نەخایەن مرد ئێمەش بەرەو ئەو تەوەتورە ئەڕۆیشتین لەگەڵ حکوومەتی باسە داچیم چی پیوە نەما اختیار بوو یانی وەڵا مرد یانی تەشیعێکی باشیش کراوە خەڵکەشی زۆر هاتنە تەشیع و فڵانوانە بۆی گریایی کە مرد والله طبعا فرمێسکم هاتنە خوارێنان مناسبەتە طبعا وتی باسی عشقێکی تری نەکردووە لەوە پێش وتم نا شتی وا بووە وتی پێم وادێ نازانم لەکێوە بیستۆتی مختانم پێ دەکا ئەرێ مختانم پێ دەکا ینی شتێکی وانە والله خصوصا لە مەسەلەی ژنە لە حەقەتدا هەتا ئێستا هەرە باشەکانمان ڕێگەکی دووڕووی تایە ڕێگەکی ینی دیدێکی نێرینەی تایە حتاوانێک کە ئیدعایەوە دەکەن کە زۆر چاک لەو مەسەلەیە گەیشتون ئەمن لە 35 لەو ناوانە لە 35 ئەو ناوانە تقریبا لام وایە ئاوا دەبێت 35 44 46 باشم لە بیر نییە خوشکەچیان بێ مردم طبعا هیچ لە دایکی خۆم نەبوو لە دایکی من هەر لە دایکی خۆم هەر من بوو خوشکەچیان بێ مردم بە زەبر بە زۆرداری بێت من دێمان بەجێهێشت و ماڵی باوکم بەجێهێشت و ئەو خوشکەم گواستیانەوە بە تەقدیری خۆم هەر بۆ ئەوەی ئیسپات بکا کە هیچ غەل و غەشی تیا نییە شەوێک لای مردماوە گەڕاوە هەندەی پێنەچوومە ئەوەرم تووشی وەرم هاتوو مرد زا لەسەر ئەو مەسلەیە من لە وەختی خوا زۆر لە ماڵی باوکوم فڵان و ئەوانە نیگەران بووم زۆر تند و تیژیش بوو طبعا تازە ئەو کۆڵی گاگۆڵم دەکرد لە مەسایلی سیاسی شتەوە پاشەوەی کە چوومە ناو سیاسەتەوەوانە قەزێکە نەختێ هێ من بوو جا لەو ساوە کۆبڕی ئینعتافێک ڕوویدا بە شکڵێکی مەدرووس نا بە شکڵێکی عەفووی ئینعتافێک ڕوویدا کە ژن حادیسی تریش هەڕوویدا لە هەمان دێ یعنی مەساتێکە ئەو مەساتانی کە بەسەر ژن دێ بۆیە من هەستم بۆ کرد ئەوە یەکیان طبعاً هەستم بۆ کرد تا ئەسەر شعورم وایە ژن غەدرێکی گەلێک زۆری دەکرێت خصوصا لە مەسایلی تایبەت بە خۆی و لە هەڵبژاردننی هاوسەری و لە زۆر شتی ترە ینی لە کارە لە ناو ماڵە لە دەرەوە زۆر مناسبەتی وا دەبێت لە پێش ئارزۆکەی ئەوەستن ئەمانە وایە دا ئەوە شەیەک ئەوە ممکن زۆر تاسیری تێکردم تاوان وەکو عەرزم کردی دوونێش مەسلەی دایکیشم ڕەنگە چونکە من لەگەڵ دایکم ژیاوم ڕەنگە ئەوەش تاسیری بوو بێ بە شکڵێکی ئەوەی کەم خۆم هەستی پێ نەکەم جا بۆیە تەسەور دەکەم هیچ حرەکەتێک هیچ مجتەماعێک ممکن نییە وەک پێویستەرکەوێ ئەگەر ژن نێتە مەیدان ئەگەر ژن ڕانەچێشرێت بۆ مەیدان معرەکەی ژنیش معرەکەی هەردوو لایە معرەکەی پیا و ژنە بۆ ژن بۆ حەق بدرێ بە ژن وەلەو زارزارە لەبارەی خێتابی سیاسی ئینسان مناشەدەی ژن دەکەڵێ ئەوە معرەکەی خۆتانە ملاحظە دەکەی معرەکەی خۆتانە دەبێ کارێکی ئەو تۆ بکەن یعنی دەرۆزەی ئەو مافەم نەکەن یعنی انتیزاعی بکەن جا دیعای ئەوەم هەیە من بەش بە حاڵی خۆمە کە بەرامبەر بە ژن نظرێکیوەمە حتا لە مەسایلی ترا مەسەلەن زارزارە مقارنە دەکرێت لە بینی قوتی پیا و زعفی ژن لە ناحەی عەزەلی و لە ناحەی جسمانی و ئەوانە جا چێ دەڵێ مەسەلەن ئیلا بالله دەبێ ژن عەزەلات و دەست و بازوی بە وەکو پیاوی ئێنجا دەبێ مساوی بێ چێ دەڵێ ئەوسا وەکو ژن ئەمێنێتەوە ئەوسا نابێتە ژن نقاتی قووەتی ژن زۆرە لە غەیری عەزەلات و فڵان و لە شوێنی ترا گەلێک زۆرە
ئەوە نقاط کۆتە کە تۆ مراوەسە دەکەی بەرامبەر یەکتری ڕاگری فلانەگری ئەوە حساب دەکەی ئەوش حساب دەکەی جا گەلێک هەیەوانە مەسەن لە وەختی خۆیان کتێبێکمان خوێندەوە کتێبی عەقیل قەزافی لە کتاب الأخضر باسی ژن دەکا ئەوسا لام وایە وەکو ئێستا باسی ژنی نەئاکرد ئەوسا بڕۆکۆکەک ئیگزار وانە بوو ژن ژنە و پیا و پیا و ژن وایە و ژن پیا وایە و ژن حەیزی هەیە و حەیزی هەیە چێ نازانی ئێمەمانە خۆ بەروبۆمی ئەوەی ملاحظە دەکەی پاش دەنی ژن چۆن دەتوانانی خۆی لە تایارەتی هەڵدا زجی هەبێ جا بۆچی ئەوسا کە زجی هەیە خۆی لە تایارەتی هەڵدا مەسەلەن هەندێک مەسایلی وا هەیە مەسەلەن حزبێک خۆشەویستی بابێنە سەر خۆشەویستی ملەتی کورد عیبادەتی خۆشەویستی دەکا ئەو هەموو قسەس و ئەو هەموو بەیتانە و هەموو حەیران و لاوک و ئەو هەموو قسەسی دێوەخانان و فلان و بەچی هەر زۆری لەسەر خۆشەویستیە خەجێ سیامەند و لاس و خەزار و نازانم چی و مەموزین و ئیتر و ئیتر و ئیتر کە گەلک زۆرە بەڵام بە شەرتێک تەرەفێک کچی من نەبێ ئەوی ژنە کچی من نەبێ خوشتی من نەبێ نێزیکی من نەبێ لە ئاخرەیە ئەم دووڕوویە دووڕووی ئەو مجتەماعە مامە حەقیقەتی خۆمان ناژی ئەوەی لە دڵمانە ئەوەی لە زگمانەوە کۆڵێن غەیری ئەوەیە کەمە دەیڵێ لێک دەترازێ مەسەلەکە بەم شکڵ لێک دەترازێ ئەجینە مەسەلەن لە وەختی خۆیان کابراایەکە من دەمناسی لە 45 بوو نازانم چی ئەووا بوو ناوی کەریم بوو لە هەولێرێ نازانم چۆنم ناسی بەڵام ناسیم جوندی بوو گەڕاوە گوندەکەی کچێکی خۆشویست سپینا بوو لێرە و لەوێ دیارە تا اتفاقیان کردە لە بینی خۆیانە ئاغای گوندیش دەیەوێ کچەکە دیارە جوان بووە و فلان بووی لاخری پاش دەنێمانە ڕەدوو کەوتیان ئەو کودەڕیان ڕەدوو کەوت و وازی هێنا ئەو فلان و هاتن ئەوان ملاحەقەیان کرد تەرەفی چییە کابرا تفەنجی پێ و هەر هەندەش هاتن هەتاوەکو لە دێیەکی نێزیک هەولێرە هات نەخوارێ لام وایە پێ دەڵێن باداوە نازان جێکی ترە نزیک لە وێندەرێ وەڵا لە وێندیان تەتویق کرد ئەوانێک کە بەدویان کەوتن تەتویقیان کرد و پاشی نەختێک خەبەریاندا چێخای گوندی ئەوەی کار بەدەستی گوندی کە دەبێت ئەوانە دەربەدەرەکرێت ئەوان دەبێت لە دێ نەمێنێن ئەجنامە وا دەکەین ئەویش دیارە زۆعفی نیشاندا بە دەریان نان بۆ شەر هەر فەروچان کوژان لێتی ناشێرمەوە ئەو ڕۆژەی جەنازەی ئەو دووە هاتنە هەولێر تقریبەن هەولێر هەژا ئێستاش گەلێک گۆرانی و فلانوانە لە سەکەری مستی هەیە گەلێک گۆرانی بەس چییە خوشتی من نەبوو کچی من نەبوو فلانی من نەبوو من زۆر بە ڕێز و احترامەوە تەماشای دەکەم بەڵام دوور نییە مجازەنەوە ئاڵێم تەبان خوشتی من بادەوای منش مسام بکەم لە کوشتن نیە وەکو کوردەواری خۆمانە جا ئەو ئیزدیواجیە ئەو دووڕوویە مەسەلەن ئێستا تیزاب بەکاردێنن لە هەندە شوێنی کوردستان بیستم لە فترەی سێ ساڵ شتێکیەوە نێزەکەی 700 ژن کوژراوە لە هەندێک مەناتقی کوردستانە بە ئیتیهامی زۆر باتیل و کۆڵێن یعنی چی کچێک بچی لە شایی برایی دوو پێت شایی بکە پاش دەرێ بچن مەسەلەن بیکوژنیان لوتی ببڕنیان فلانی بکەن یعنی چی وەڵا دوو پێت شایی کردووە لە شایی برای ژن دێنێ جا شتانە هەیە ئەو مەسایلانە هەیە هەرچەندی لێی بکۆڵێەوە هەرچەندی هەڵی قێنێنی و لێی بکۆڵەوە تەماشا دەکەژن زۆر مەغدورە زۆر جا ماساتەکەش لەوایە گەلێک لە ژنەکانی ئێمە ڕەنگە لە شوێنی تروشە رازین بەوە دەبێ نەشاتێکی تەوعیەی فلان بەکاربهێنێکەوەنە هەز بە حەقی خۆیان بکەن من گەرزار هەیە دەڵێم باشە کچێکی کە مشووی نەکردووە ماوەتەوە فلانەوانە حەقی خۆی نازانی بەوە دڵی خۆی دەداتەوە دەڵێەوە هاکە دەدە هەروە بووینە مادەمە هەروە بووینە هیچ جێی گرەی نییە ئەگەر بزانی ئەوە ئەو حەق و حقوقی هەیە ڕەنگە حاڵە دوو فقرە بە دەرنیە یان حڕەتی خۆی وەردەگری یان دەبێت بتەقیتەوە یانی دەبێت تووشی شتێک بێەوە جا ئەوە گەلێکی وامان هەیە لەو بابەتە علاقی بە وەزعی ژن هەیە بەداخەوە باسی جارجارە باسیوانە دەکەم لەگەڵ مەهابادا زۆر مەئساتی وا هەیە ژن تووشی هاتووە خصوصن لە کوردەواری خۆ مەسەلەنێکە لە سەلان کە ماڕی دەکەن لە کابراایەکە خزمەتی خۆم کچی خۆی داوەتە کوڕی برایەکەی کوڕی براشی دەبێت کچی برایەکەشی بۆ کوڕی هێناوە
ئێستا مەسەلەن دوانیان کچ و کوڕێک یەکتریان ناوێت مارە کراوە فڵان پێم گوتم بوا دەکەنەوە بۆ وا دەکەن گوت وەڵڵە خۆی اعتیادی و کوڕی باشە گوتم باشە یانی چی باشە تۆ دەڵێ باشە مەسەلەن من دەمگوتە باوکم بابا ئەتۆ هەزار بەهەشتە بێت تۆ جێت بەهەش نییە هەی وای دەکردێ وەکو بڵێ ئەمیشتەچی لەو بابەتە بزانم قەناعەتۆ چی و قەناعەتۆ کە چی هەبوو گوتی بووە گوتم ئەتۆ ئینسانێکت فەوتان مەقسەدم ئەو کچە و خوشکەم بوو ینی ئێ باشە چۆن قسەی باب دەشتێنی کە من دەمێ بە مێردی بدەم و بیدەمە سەگەشی دەبێ و موافق بێ گوتم بۆ تۆ لەگەڵ فڵانە ئەخەوی ئەوەی کەدایانێ ئەو چۆن دەبێ کچ دەوری هەبێ على لەقل دەورێکی باش هەبێ لە هەڵبژاردننی هاوسەرەکەی چونکە مخۆ کراسێ نییە خۆ بەرجێک نییە دوو ڕۆژ لە بەریکەی یا ڕۆژی لە بەریکەی بەڵام بەدڵت نەبێت تێ هەڵدەی ئەمە مەفرۆزەوەی حیاتی لەگەڵ ڕابێری پاش دەنێ زۆر هەوڵماندا مێردی ئەو مێردەی کە جوازن پێ دەڵێمە چکەوە زینایە من اعتیبار دەکەم ئەگەر زینا هەبێەوە زینایە ئەوانە و مجتمعی ئێمە کە دیفاع لەسەر ئەخلاق و شتوا دەکەوە کەی علاقی بە ئەخلاقەوە هەیە جارێکیان لقایە کرا لە تەلەڤیزیۆنە ژنێک هات لەگەڵ کابراایکی سەر بەدین و ئەوانە دانیشتووە ئەو ژنە لام وایە فەریدە نەقاش بۆ شتێک بوو مصری بوو تەنها ئەو سوالی لێ دەکات ئەڵێ پێم بڵێ ژنێک کە نەوێ لەگەڵ پیاوی بژی ئەو پیاوە چۆن ڕازی دەبێ ژن لەگەڵ بژی دێ و دەچی و نوعی لوفات دەکات جوابەکەی ناداتەوە دووبارە دەڵێ من تەنها دەمەوێ بڵێم ئەو ژنە لە سەرەتایە ناوێ لەگەڵ ئەو پیاوە بژی یعنی چی جا ئاوایە بەم شکل هەوڵمان لەگەڵ کابرادا کابراش لە عمرا بوو بەڵام مەڕ و ماڵاتی هەبوو فڵانی بوو لە عمرا بوو پشتە کوچی چەند کەوتوەکو پشیلەیەک پشکە دوونگەکی چەند کەوت بێ دەستی لەسەر نەگرتووە نەگرتووە سو مردووە من بە هەولێر بردمەوە تووشی وەرەم هات لە بیرمە زۆر چاک لە بیرمە زەرام لەسەر خانوەکەی ماڵی باوکم قوڕیان دەکرد سواغیان دەکرد چونکە لە منتەقەی هەولێرە هەموو ساڵێ طبقەی قوڕی لێدەن چونکە گزیریە خۆی جزیریە خوابان نەکراوەڵان نەکرا وەڵا گوتیان دابەزا بزمونە دانابەزوونە ناو سارە گوتم بڕۆ خوارێک خوشکەکەم گوتم سایقەکە بادەوە بە باشم گوتم زاریش دەوێتە ماڵمان گوتم لا قدەشێت من نەختێکاوە بوومە هێدی قسە و قسەڵۆکی خورتی و هینی و گەنجی و هەرزەکاری ئەوانە ئاشدانێک کە چینە ناو سیاست و فڵان و ئەوانە بە چاویشتر ئینسان تەماشای وەزەتەکە و حقایقی مجتمعکەمان وایە دەبێ هەوڵ بێ بیگۆڕی بەس من دائما ئەو قسەیە دەکەم دەڵێم ئەگەر تۆ شتێ بۆری دەبێت تێی بکەیت هەر شتێک لە سیاسەتە لە ئیجتیماع لە هەموو شتێکە کە دەتوێت بیگۆڕی بە تێی بێ یانی چی مەسەلەن یەکێ دەڵێ وەڵا ئەو قەزیە ئەوە نامێ کووت ناوێ ئەوێ هێناکەم کو نایکێ ئەوێ هەم دەوێت کووت دەوێت دەبێت تێ بگە یانی جا ئەوە شەروایە ئینسان ئەگەر دەبێت لە مجتمعەکەی بگا دەبێت هەوڵ بدا تیجاهی مجتمعەکە بگۆڕی طبعا ئەوەی مهمەی ڕۆژەک و دوو ڕۆژ ساڵێک و 2 ساڵ 10 ساڵ و 20 ساڵ نییە ئەمە شتێکی حیاتیە بۆیە هەموو جارێ دەڵێم هەزارە قەترە کۆ دەبێتەوە بە قەرار ئینسان ناتوانێت ببێتە هەزاری هەزار قەرار بدا کە دەماری جوود بوو دەگەرێتەوە سەر ئەساسەکەی خۆی حرەکەی ئەنسار ژمارەی باشیان ژن لەگەڵ بوو دەست و بازوو موژ کەزی و قژ و ئانیان بەردا بۆ دەست و بازیان لێرە هەڵماڵیوە باشە تۆ کچێک بچی چەک هەڵگرێ تۆی بەشداری بکە لە شۆڕ بوو لە شتیتر بەشداریان کە لێت ئێمە بە ئەضعف الئیمان لە شتیتر دەبێ بەشداری بکە ئەبێ مجتەمع لەسەر هەردوو قاچی ڕاوەستی لەسەر هەردوو قاچی بڕوە پاش دەنێت تۆ نیوەت حەزف کردووە تۆ بە نیوەی قوتی خۆت کار دەکەی دەبێ ژن کەسب بکرێ لە خلال ئەو حقیقەتە کە دەبێت هەز بە مافی خۆی بکە و ممارەسەی ئەو مافە بکە ئەنجا ممارەسە حەقی خۆشی بکە بە قەناعەتی من ژن مستەهەدە لە وڵاتی ئێمە لە وڵاتانەی ترا مستەهەدە ینی نەظیرە زەینەدین شتەشە لەو بابەتەیە کسێکی لوبنانیە باوکی دیارە کابراایکی لوبنانیە سووری باشم لە بیر نییە باوکی دیارە پیاوێکی وەکو قازی و ئەوانە بووە لە 1922 26 24 نازانم بەزەبێت دوو کتێبی نووسیەوە یەکیان لەسەر حجاب و سفور و فڵانە یەکیشان لەسەر الفتات والشەیخ ڕەد لە ئەوانەی کە ڕەدیان لەسەر سفور و حجاب نووسیوە کە زۆر هەوڵیان داوە تەشویهی بکەن و تەشیری پێ بکەن اینجا لە کتابی دووەم ڕەد لەسەر ئەوانە دەدات
زۆر معجب بووم چونکە گەنجی 20 ساڵی کچێکی 20 ساڵی بەو زمانەی عەرەبی زمانێکی فەسیح ڕەوان إلى آخره محاججەی ئەو هەموو سەر بە مێزارانە دەکا مەسەلەن دەڵێ چۆن دەبێ ئەخر تۆ من چاوم هەیە چۆن دەبێ بەو چاو نەیبین گوێم هەیە چۆن دەبێ بەو جێژم ئێوە دەتانێت سەر و مێشی ئینسان داپۆشن و هەمووی کەچی ئەو سەر و مێشکە بۆیە کە ئینسان هەست بە مجتەماع بکە هەست بە دەوروبەری بکە هەست بە تەبیعەت بکە فڵان بکە تۆ هەموو ڕێگانە لێدەگری دیفاعشی زۆر نایبی کردووە پێشی 80 ساڵ لەمە وڵاتی عەرەبی ئێستا مەسەلەن هەندێک لەوانە دەربەدەر دەکرد نەوال سەعداوی مەسەلەن فترێک چوونە دەرێ و نازانم ئەمریکا پێشوازیی پاشان لێکرا و چەند فەرمون محاضر بوون ئوستاز بوون لە جامعە و لەوانە لە جەزایرە هەندێک ناچارن دەبێ بڕۆن بسن شوێنێکی تر تاوەکو حیاتی خۆیان بپارێزن وە لە وڵاتی ئێمە زارزارە ئەوە تێ لە سەحافە نووسێ دەڵێن تیزاب بەکاردێنن بە کاچی خۆم بڵێم قسەی ناشرین دەکەن بەرامبەر بەژن ئەگەر تەنورەیەشی نەختی دووسێ ئەنگوست زیاتر لەسەر چۆچی بێ یان لەگەڵ چۆچی بێ إلى آخره دەوەختی خۆیان لە عێراقا لە مایە وەزیری دیفاع عێراقی ئەوسا ناوەکەم نایەتە سەرزار مەرحەباشمان زۆر لەگەڵ یەکتر بۆ وڵا ناوەکەم نایەتە سەرزار دەبێ قەراریاندا یعنی وەکو بڵێ ئەگەر هیچێ قاچی بە دەرەوە بێ زیاتر لە لازم بۆ یاغی بکەن جاوەرە کابراایەک سەتڵێکی بۆ یاغی هەڵگرتووە فڵسێکی پێیە کچێکی لەو لایەوە ڕادێ فەقیری ناگای لەوەیە وەڵا قاچی بۆ یاغ کە تەزارێکی تر کراسی کورد لەبەرکە جاوە هەمووی ئێهانەیە بۆ کچ ئێهانەیە بۆ ئەو هەموو شاعرەی هەیەی ئێهانەیە بۆ مجتەماع تۆ بۆچی بڕوات پێ نییە بۆ چمە جەواهری لە وەختی خۆی قەسیدەیەکی لەسەرەوە نووسی قەسیدەیەکی زۆر نایبی لەسەرەوە نووسی بۆ توی شەرەف ئەوەیەتمە کە هەموو ڕۆژێ شەرەف پێشێل دەکرێت لەلایەن ئەوانەی باسی شەرەف دەکەن ئێنجا دێن وەڵا بەم جۆرە دەیانێت دیفاع لە شەرەف بکەن کە کچیان وایە یان خوشتیان وایە یان ژنێک لە مجتەماع وایە یان دەبێ ئیش نەکا وەکو لە هەندێک شوێنە مجتەماعی ئەفغانی و حتا لە سەرەتا لە ئێران ئێستا خەریکە نەختێک ها شوێن پای خۆی بگرێ نەختێک بەرەو باشتر بڕوە نیوەی مجتەماع حەجز دەکرد خوێندن بڵێ با بخوێنێ بەڵام قورئان بخوێنی چیتر نەخوێنێ علم نەخوێنی مەلای گەورەش یادی بەخێر بێ دەڵێ گەر علمی کیمیا نەخوێنی نازانی خوا چی کردیە ئەمە وەزنەکەم لەبیرنی بەڵام بۆ معنایەیە فعلا ئەگەر تۆ دەتوێت خوش بناسی دەبێ ئەو هەموو شتێک کە خوا خەڵقی کردو دەبێ مەجالیەوەشی داوەتە تۆ کە لێ بکۆڵی و بیناسی ئەدی بۆچی وایە کەچی ئەو هەموو ئیستیهادە و ئەو هەموو ئازار و هێش و ئازارە ئاراستەی ژن دەکرێت بۆیە من بەش بە حاڵی خۆمە زۆر نیگەرانم لەوە حتا لە ماڵی لە ماڵە ئێستا هەرە باشەکانمان هەندێ ئیشەیە شەرممان پێ ئێمە بیکەین دەڵێنەوە ئیشی ژنە باشە قەیدی نییە هەندێک شتێ هی ژنە ممچینە هەر پیاو نەتوانی بیکە نەیخێوێتێ ڕەنگاوە وابێ نە لەبەر ئەوەی عیب نییە ئەوە بەس چونکە پیاوە لە ڕووی لەو ڕوانگەەوە بۆ قەزەکە دەچێت چونکە پیاوە نابێ ئەویشانە بکەوانە طبعاً من لێتی ناشێرمەوە ئێمە ئێستا من لەگەڵ برادەرانی خۆشمان قسەم کردووە لە حقیقتدا ئێمەش ئێستا کە حزبی شوێی کە لە هەموو نووسرا و ئەعلام و بەرنامج و فڵان و ئەوانە ئەو باسە دەکرێت وەکو من باسی دەکەم ینی بۆ چاوە تەماشا قەزێ دەکرێت بەس لە تەطبیقاوە نییە لە تەطبیقا کەم تەرخەمی کەم نییە زۆرە جارێکیان مەسەلەن بۆ میسال جارێکیان کۆبوونەوەیە کرا لە کۆبوونەوەکە مشینە 150 برادەر و دۆست و ئەوانە حاضر بوون یەک ژنی تێ دەبێت لە خۆم بپرسم بۆ علما لە عێراق بە سوورەتە عام و لە کوردستانیشە حرەکەی ژنان حرەکەیەکە تاریخێکی باشی هەیە و جەماوەرەشی زۆر بەرە ئەو حرەکەتە هاتووە یعنی ئێمە پێش ژمارەیەک لە وڵاتانی عەرەبی کەوتبووین لەو ناحەیە و لە تەنزیماتی حیزبی ئێمە لە کوردستانیشە غاڵب هەیئەتە قیادیەکانمان ژنی تیا بووە وەلایەتی قیادی مەرکەزیشمان ژن هەبووە ڕاستە ئەو نیسبەتی هەبوونیان نیسبەتە چی وەک پێویست نییە باشتەقای نیسبەتی پیاو نییە بەڵام هەبووە
لێتی ناشێرم و ئێستا وەکو هەز بکەم وەکو جارانی دەبواە ئێستا ئەو 20 ساڵە ئەو 30 ساڵە تەتەورەکمان کرد بە زیاتر تەتەورمان کرد بۆ ئەو مەسەلەیە لەوە خەلەل هەیە لەوە ئەمەش لەوایە یعنی من بەخۆشم لەگەڵ هەندێک برادران جارجارە باز دەکەم تەقسیرەکەش لەمەیە لە پیاوە ئەساس لە پیاوە ڕۆژێکیان لە عەدەن لە یەمەنی دیموکراتی حەزیان کرد لەگەڵ حیزبیەکان کۆبمەوە مەجموعەیەک حیزبی هاتن کۆبوومەوە لەگەڵیانە باسی تەجروبەی خۆمانمان کرد و باسی شتانەمان کرد بەس تەماشام کە نسبەتی ئەو ژنانی لەوێن دەرین گەلک کەمە ناتوانم بڵێ مەستا چەند بوو بەڵام گەلک کەمە پرسییم گوتم هەر خۆشم دەڵێم ئەو کەمیەی کوا ئێوە بۆچی یەمەنی دیموکراتی باشترین دەستوریان هەبوو چی پێ دەڵێن قانونی ئەحوالی شەخصیان هەبوو یعنی حقوقێکی زۆر درا بۆ ژن زۆر ممتاز بوو یعنی لە پێشوی هەموو وڵاتانی عەرەبی بوو گوتم ئەوە کوا لێرە وانە گوتم سەرفم گوتم لام وایە خەتای پیاوەکانە وتیان بۆ باش بۆ قەزێکە چووی وتیان کچێکمان هەبوو ئەندامی حیزب بوو زۆر نەشات بوو ناشت بوو زۆر ناشت بوو داوایان دەکرد مێرد بکە تقریبەن ئەوەندە خۆی نەدەدا و مەسلێ ئەخیران موافقەتی کرد مێرد شوو بکە بەڵام بەو شەرتە لە نەشاتی سیاسی دوور نەخرێتەوە وەڵا گوتی موافقەتیان کرد بەڵام کەشووی کرد ڕۆژی دوو ڕۆژ مانجی دوومان کابرا زەختی لەسەر کوتی نەخێر نەکرا و ناکرێ دەبێت و لە ماڵ بی و فلان بی و على الأقل لەو مەسایە مناسباتانە دەرنەکەوی و وتوڵاژنا ڕزوخی نەکرد ناچار بوون ئینفیسال بکەن دیارە مەجارێ بۆ ئینفیسال بکەن ها مانجێ دوو مانگ سێ ساڵێ دوو ساڵ دیارە تووشی کابراکی تریش هاتووە ئەویش هەروای توافقی لەگەڵ کردووە کە ڕێگای نەشاتی سیاسی لێ نەگری بەڵام کە بوونە هاوسەری یەکتر ئەویش فترەیەکە دیسانەکەی زەختی لەسەر کرد گوتی جاری دووە خۆی بە تەڵەقدا نەدا مایەوە ئەوایە مەسەلە ژنیش ئەوەی بەشێکەوە مەسەلە ژن مەسیری ئەوەی دەبێت شوو بکە ئەمە خۆی تەرەف نییە ئەمە مەشتەی حیاتی ئەمە تۆ ئەو حدودەدانی ئەو سودودەدانی ئەوە ممچینە جارێک ڕەفز دەکات دوو جار ڕەفز دەکات جاری سێم ڕەفز ناکات بۆیە مشکلی ئەساسی بە تەقدیر من مشکلی ئەساسی مشکلەی پیاوە و پاش دەنێەوە تەقالیدەوانە لە سەدەها ساڵە گەڵێنن لە هەزارها ساڵ بۆمان ماوەتەوە نابێ ئینسان خۆی تەنگە تاوکە لەو بابەتە بێ کۆشش و خەباتکە ئەم حقیقەتە ئەو وەزع عەفوەن نەکە ئەو حقیقەتە وەزع بگۆڕی بەڵام لە عینی وقتیشا بێ سەبری هەبێ ئەمە بە قەرار ناگۆڕێ لێتی ناشێرمەوە ئێمە مەجموعەیەکی نسبیەن مەجموعەیەکمان هەبوو لە ژن لە کچ بەشیان عەرەب بوون یعنی عەرەب بوون و دۆستی حیزب بوون و ئەندامی حیزب بوون ئێمە مەجموعەیەک تەدریباتیشمان کرد لە لوبنان هەر مەفارزی ژن بە تەواوەتی دە کەس بێکرا لە بابەتە ژمارەیەکمان هەبوو بەڵام لێتی ناشێرمەوە متەوازی نەبوو لەگەڵ پێشمەرگەی ئێمەی پیاو لە تەنزیماتەکانی ترا وابزانم ئەوەش نەبوو بۆ مقدارش نەبوو جاوە فعلا خەلەلەکە لەو هەیە لە بەو چاوە تەماشاژن ناکەیت کە دەبێوەرە من گەلە جاری شێ دەڵم شەرتیش نییە چەکەڵگرێ با تایپ لێدا با لە مەجای ئیعلام و ئەوانەی ئیش بکە لە مەجای ئیعلامیش بکە با لە مەجای چی پێ دەڵێن هینی خەستەخانە ئەو شوێنانەی ئیش بکە بەس لەناو پێشمەرگە مەقسەدمەوەیە شرط نییە بە ضرورە ئللا بلا دەبێت چەکەڵگرێ با چەچی شەڵگرێ شەرتیش نییە ئەوەی چەکەڵ هەڵدەگرێ تۆ حیسابی ئەوە نەکەی بیبیتم معرەکەیە کە ڕەنگە بزانی خەسارەتی تایە ڕەنگە لەوێشە ملاحەزەی ئەوە بکەیت یعنی بەڵام وەکو ژن کە لە زمانی خۆیان لە سەدری ئیسلام وەکو بیست بم نازانم چەند وایە ممکنە ژنیان دەبێت بۆ هەندێک معارکە بۆ تەشجیە عەلەقەل با ئەو جانیبەی تیاوێ ممکنە چەند زەلامێک بچنە معرەکەیەک بزانن چەند ژن مراقبەیان دەکەن ڕەنگە بە معنەویەتێک و بەهیمەتێکی زیاتر ئەو شەڕە بکەن بەس بەداخەوە ئەمانەکە لا مای لەناو برادرانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانیش هەبوو دیسانەکەی ژمارەیەکی زۆر نا بەڵام هەبوو جا بەداخەوە ئەوە دەگەرێتەوە سەر ئەو نەزرەیە ئەجی نەبوو ئێستا حتا لە حیاتی سلمیمان و پێویست نییە لە حیاتی سلمیمان و کە چەک و مەخاتر و ئەوانەی تیان نییە بەڵام دیسانەکەینە ماوە هێشتا نەکەینەوە پێویست نییە زن بێتە مەیدان باش بوو مەسەلەن ئێستا مزاحرات دەکرێت مزاحرەی ژنانە خۆپیشاندان
باشە ئێستا مەسەرەن وفوی ئەوانە پێک بێ دەچن ئیدارات دەبینن مەسئولین دەبینن داوای مافی ژن دەکەن داوای گۆڕانی قوانینەکان دەکەن کە هەندێکیان کۆنا ئەبێ بگۆڕدرێ نەکە لە بەرەوەی کۆنە لە بەرەوەی ناڕەوایە و ناحەقیشە خصوصن دەربارەی ژن دەبێ ئەوانە چارەسەر بکرێت ئەو شتانە ئەو مەزاهرانە هەیە لا وایە ئەولاش هەوڵ دەدەن ئێستا شتەشی لەو بابەتە بکەن بەس دیارە سەهل نییە تووشی کۆسپەدێ